طبعا یەکێکە لە هەرە باوترین پرسیار کە لێمان دەکرێت دکتۆر من لە بیرچوونەوەم لەگەڵایە. طبعا زوربەی ئەو کەسە بەڕێزانە چارەخوازە بەڕێزانە ترسی نەخۆشی دیمێنشیا و زۆهایمەر و ئەوانەیان هەیە کە من لێرەوە دڵخۆشیان ئەەکەمەوە کە ئەو بەڕێزانەی ئەوەی کە دووچاری ئەو نەخۆشی ئەبن ئاگایان لێ نییە کە تەرکیزیان نەماوە یان زاکرەیان و یادگایان وەکو جاران نییە. بۆیە جەنابەت کە هەستی پێدەکەی زاکرەت تێک چووە ئەوە لەوانەیە نیشانەی حاڵەتی دڵڕاوچێ بێت یان ئەوەتانێ ئەکرێ حاڵەتێکی ئاسایی بێت کە هەمومان بەر ئەو شتە کەوت بێتین. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەکرێ لەبیر چوونەوە نیشانەی هەنێ لە حاڵەتە دەرونیەکان یان حاڵەتە دەماریەکانەوە بێت ئەوەی کە ڕەبتی بە مێشک و دەمارەوە هەبێت وەکو ئەوەی کەمبوونەوەی هەنێ لە ڤیتامینات بە تایبەتی ڤیتامین B12 هەنێ حاڵەتی جستەییمان هەیە کاتێک کە ئەو کەسە مێشکی بەرزەبرێکی دەرونی ئەکەوێت و عشلەقانێک دروستە بێ ئەو بۆ ماوەیەکی کاتی زاکرەی ئەو کەسە تێکەچێت. لە هەنێ حاڵەتە کە ئەو بەڕێزە لەژێر کاریگەری هەنێ دەرمان و هەنێ مەواد ئەبێت تووشی حاڵەتی لەبیرچوونەوە ئەبێت. لە هەنێ حاڵەتی تێکچوونی غودە بە تایبەتی غودەی پەریزادەواتە غودەی دەرەقی کاتێک کە ئیفرازی ئەو هۆرمۆنە کەم دەبێتەوە دەبێتە هۆکاری ئەوەی زاکرەی ئەو کەسە تێک بچێت. بە شێوەیەکی گشتیش چارەسەرەکان چین طبعاً بۆ ئەوەی بزانین ئەبێ زیاتر ئیش لەسەر ئەوە بکەیت چارەخوازی بەڕێز کە یەکلایی بکەینەوە ئایا ئەمە هەر شتێکە و بۆ کاتیە و تێپەڕ ئەبێتیان ئەوەتانێ نە ئەمە حاڵەتێکی بەردەوامە لە بەڕێستا ئەبێ سەردانی کەسێکی پسپۆر بکەیت بۆ ئەوەی زیاتر لی بکۆڵینەوە ئایا هیچ حاڵەتێکی جستەیی یان هیچ حاڵەتێکی دەرونی تر هەیە کە پەیوەست بێ بەو حاڵەتەوە. سمارت وەرچەرخانە